فستیڤاڵی خەڵاتەکانی نووسیار بگومان ئەم فستیڤاڵە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و ساڵانە بە ئەنجام ئەگەیەنرێت ئەوەی جێی خۆشحاڵیە ئەم خەڵاتە خۆت بڵێن ئەم فستیڤاڵە ساڵانە بە ئەنجام ئەگەیەنرێت بۆ نووسەرانی بە بڵێن گەنج ئەو نووسێرانی کە یەکەم نووسینی خۆیان بڵاو ئەکەنەوە و لە هەر بوارێکی بە بڵێن شەعرا بێت چیرۆک بێ ڕۆمان بێت نووسراوەکانی خۆیان ئەنێرن بۆ ئەم فستیڤاڵەوە کە بڕکەیەکی بڵێن ئەدەبیانەی زۆر جوان جارێکی تر ئەبینین لە نێوان نووسەرەکانە بە ئەنجام ئەگەیەنرێت و لە کۆتاییە لەلایەن لیژنەیەکی باڵاوە کە هەریەکان و پسپۆرن لە بوارەکەی خوانە دیارە فستیڤاڵەکە بەڕێوە چێت و ڕێزبەندی بۆ تەواوی بابەتەکان لە بوارەکانی شەعر و شیرۆک و ڕۆمانە ئەکرێت و دواتر گەنجەکان ئەبنا خاوەنی خەڵات بگومانەمە دەستگیرۆیەکی زۆر باشە بۆ گەنجان و هەم ئەوەی کە بتوانن بە بڵێن بابەتەکانی خۆیان لە نێو فستیڤالێکا ببینەوە و چجێ ئەوەی کە بابەتەکانی شەنجارێکی تر بە بڵێن بە چاپ ئەگەیەنرێت و ناساندنێکی نوێشە بێت بۆ ئەوان دیارم فستیڤاڵە ساڵانە بە ئەنجام ئەگەیەنرێت و بۆ مساڵیش بە خۆشحاڵیەوە بەشێک لە نووسەرە گەنجەکان لە هەریەک لە بوارەکانی شێعر و شیرۆک و ڕۆمان بەشداریان تیا کردەوە. دوا بەدوای ئەوەی براوەکانی ئەم ساڵ دیاری کران و بەرگی کتێبەکانی خەڵاتی نووسیار ئامادە بوون دەستەی بەڕێوەبەری وەشانی نووسیار کاتی فستیڤاڵەکەی ئاشکرا کرد. فستیڤاڵی ئەم ساڵی خەڵاتەکانی نووسیار ڕۆژی شەممە سبەینێ 7 ئۆکتۆبەری 2021 کاتژمێر 4 ئێوارە بێت. فستیڤاڵەکە بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO لە باخچەی ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت بە ئەنجام ئەگەیەنرێت. خەڵاتی نووسیار خەڵاتێکی ساڵانەیە لە بوارەکانی شەعر شیرۆک ڕۆمان پێکێت. براوەی ئەم ساڵی کتێبەکان کە هەریەکە لا یۆرۆنا لە نووسینی کامۆ ئاراز کە براوەی بواری چیرۆکە، مەرگی نادیار لە نووسینی ڕەوازەیدان کە براوەی بواری ڕۆمانە، کێڵگی بەتاڵ لە نووسینی سروش نەوزاد کە براوەی بواری شار پێک دێت.